ڕێز و خۆشەویستی لەناو ئەو دارستانەی بەو بەیانی برادران ئەوەندەی بیر دەکەمەوە، یعنی من مەوزوعی موچە لای من مەوزوعەکی سەرچیە لە هەموو دۆستێک گرنگترە. ئەو پێوەرێک کە حزبێک ڕێکخراوێک کەسێک خۆی پێ ڕۆشنبیر بێ، خۆی پێ ئۆپۆزیسیۆن بێ لەسەر ئەو کەیسە قسەنەکە دەلالەت لەوێ ڕازگۆنیە لەگە خەڵک ناکار لەگە خەڵک کورە هاوڕێیان ئەو حزبانە بە هەزاران موچەخۆریان لەگەڵدایە. ڕۆشنبیرێک بە خۆی برێ ڕۆشنبیر بە هەر دەقی شعری جوان بێ، بە هەر دەنجی خۆش بێت، بە هەر تێکستی جوان بنووسێتن، کاتێک کەرامەتی نەبێت لە بەرامبەر موچەی خۆی موچەی حەوت مانگدا یەک موچەی بدرێتێ نەڵێ کوا موچەکەم چ مرۆڤێکە هەموو جوانیەکانی کەی لێ بەتاڵ دەبتەوە. ئەخر ژیان یەکسان نییە، بەس بە ژیان جوانترین پێوەری ژیان وەرە بزانە گیڤارە لەو خۆشەویستە تا ئێستاژ لە دنیا. ماندێلا مەسەرەن نێلسۆن ماندێلا، نەهرۆ دەیان کەسایەتی جوانی کەی لە ژیان لە کوردستانیش ئەو بەشێک لەو ڕەمزە جوانانە کە ئەو بە لەبەر ئەوەی جوانیەکیان لە مێژووی گەلەکەیان چاندیە، لەبەر ئەوی خزمەتێکی مرۆڤایەتیان کردیە. بەس تۆ ئەگەر کاتێک ئامادە نەبی لەسەر قوتی خۆت کە برسیک دەکرێی، کە کەرامەتت دەشێ، کە موچەیەک حەوت مانگ دەچێ دائیرە موچەکەت ناداتێ، بەڵام ئەگەر باوکت برات 10,000 دینارە لێ بخوا مۆڕەی لێ دەکەی، خۆی تێناگەینی. کورەوە چ زەلیلیەکە؟ دەقی شعر و ئەدەب و هونەر و گۆرانی و ئەوە چ مانایەکی دەبینێ کاتێک یەکێک ئامادە نەبێت لەسەر موچەکەی خۆی دەنگ هەڵبڕێ. ئەی هاوار، ڕۆشنبیری کورد، ڕۆشنبیری گەلان زۆربەی بە تایبەتی وڵاتی پێشکەوتوو دەڵێم، نەک لە وڵاتە دواکەوتەکان لەسەر گەلان دێنە سەجادە، قوربانیدا دەنێن، تەمەنیان خۆیان شەهید دەکەن. ڕۆشنبیری کورد نە دەنگ و ڕەنجی لەسەر دیفاع لە خەڵک هەیە، نە لەسەر قوتی خۆی دێتە سەجادەی. چ شەرمەزاریەکە؟ مەخلوقی وەکی فاروق ڕەفیقت هەیە، مەخلوقی وەکو سێوەیلیتان هەیە، مەخلوقی وەکو عادل باخەوانت هەیە، بە ناوی ئەوەی دەسەڵاتەوە ماوە کە دەیانهینتە سەر تەلەڤیزیۆنی بۆ ئەوەی شەرعیەت بەو دزی تاڵانی بدە، بۆ چەتەگەری بە برسیکردنی خەڵک بدە. چ شەرمەزاریەکە؟ کورە وەڵڵاهی ئینسان نازانی زۆر زادرێ ئەو تەمەنەی خۆت لەو ئەوروپایە لۆ چێ سەرف دەکەی. بەجددی ملەتەک حەوت مانگ موچەی نەدرێتێ نەوێری برێ لەل، یعنی بەجددیمە نەوێری لە واڵەکەی خۆی لە فەیسبوک بڵێ کوا موچەکەم. ملەتێک ڕۆشنبیرێک نەوێری دیفاع لە قوتی خۆی بکاتن. تۆ چ تێکست و ئەوەی دەخینیەوە؟ حزبێک کە خۆی پێ ئۆپۆزیسیۆنە بەس خەریکی کورسی وەرگرتنە، بزانێت شەڕ و سەی و هەرایەک شەرق ئەوسەطانیە کە بەس لە بۆ لیست و شەڕ و هەرایەکە من ئاگام لێیە لەسەر پۆست، بەڵام لەسەر قوتی خەڵک دەنگەکان ئەوەندە کزن لە بۆ مەجموعەیەکمان ماوە، شەڕی دەستەویەخە لە بۆ مەجموعەیەکمان لە کاتێکدا ئەمەن لە های لایف دەژین. یعنی من هەموو 25 مانگ ئیش دەکەم پارەکە دێتە سەر قوتی سەبانک خۆم. چەند شەرمەزاریە ئەو تابلۆیە ڕەشەی دەبینی کە ئینسان نابێ بێ هیوا بێ. من کە خەبات دەکەم لە پێناوی وجدانی خۆم و مەبدەئی خۆمیش دەکەم، لە پێناوی کەرامەتی باوکم، تاریخی باوکم کە دەمەوێت بە سەربەرزی بمینێتەوە، نامەوێت سەر شۆڕبی بڵێ کوڕێکیا بوو ملشۆڕ بوو لە بەرامبەر ئەو زوڵمەی لە نەتەوەکەی دەکرێت. بەڵام شەرم کەن حزب و ڕێکخراو ئەوە لەسەر هەژماری من لەسەر ئەو ساختەکاری کورە لەسەر قوتی خۆتان و ماڵ و منداڵ بێدەنگن. شەرمەزار بن، ئەو شەرمەزاریتان لە مێژوو دەنووسرێ.